شێرپەنجەی سیەکان بە کوشندەترین جۆری شێرپەنجەدا ئەندرێت لە مرۆڤە. تەنانەت ئەگەر بە دوای ئەوانە شێرپەنجە کوشندەکان تەسەسول بکەین، شێرپەنجەی کۆڵۆنە، دوایی پرۆستاتە، دوایی برێستە، دوایی مەمکە، ئەم سێ شێرپەنجەیە هەرسێکیان هۆکاری مردن ئەگەر کۆی مردنی ئەمانە کۆ بکەینەوە یەکسان نییە، بێ کەمترە لە کۆی مردن بە شێرپەنجەی سیەکانەوە. بۆیە زۆر گرنگە بتوانین پێشوەخت شێرپەنجەی سیەکان تەشخیص بکەین بۆی بتوانین لە کاتی خۆیان چارەسەری بکەین و کەسەکە لە مردن ڕزگاری بێت. بەپێی سەرچاوە زانستیەکان کێ پێویستە کە پشکنینی بۆ بکرێ بۆ دیاریکردنی پێشوەختی شێرپەنجەی سیەکان؟ ئەو کەسانەی کە جگەرە کێشن تەمەنیان لە 55 ساڵ زیاترە و ژمارەی جگەرە کێشانیان لەسەر و سیەوە، سی وەحدەوەیە. ئایا سی وەحدەکە چۆن بپێوین؟ بێگومان وەکو چۆن دووری بە مەترە پێورێ یان کێش بە بارستایی ئەپێورێت، جگەرە کێشانیش یەکەیەکی پێوانەی خۆی هەیە. یەکەی پێوانەکەی پێی ئەوترێ پاکهیر، یعنی پاکەت ساڵ. ئەگەر ئەم پاکەت ساڵە گەشتە سی و کەسەکە تەمەنی لەسەر و 55 ساڵەوە بۆ پێویستە ئەو کەسە ساڵانە ئەشعەیەکی تەنووری بکە بۆی بزانێ ئایا هیچ ئاسەوارێکی شێرپەنجەی سیەکانی لێ دەرکەوتووە. بۆ نمونە کەسێک بۆ ماوەی 15 ساڵە جگەرە ئەکێشێ، هەر ڕۆژی پاکەتێک ئەکێشێ. ئەمە پاکەت ساڵەکەی یەک مادەم لە ڕۆژگا یەک پاکەتێک کێشێ بۆ ماوەی 15 ساڵە، ئەمە پێی ئەوتێ یەک زەربی 15 بێتە 15 کەواتە پاکەت ساڵی ئەمە 15. ئەی ئەگەر هات و هەر هەمان کەس بۆ ماوەی 15 ساڵ جگەرەی کێشا، بەڵام لە ڕۆژێکە دوو پاکەتی کێشا، دوو زەربی 15کەیەکی نەبێتە سی، کەواتە ئەمە ئەگاتە ئەو ئاستەی کە پێویستەکە بەمەرجێ تەمەنی لە 55 ساڵ زیاتر بێ یان گەشت بێتە 55 ساڵ، پێویستەکە ساڵانە ئەم کەسە ئەشعەیەکی تەنووری بکات. بۆ نمونە بۆی نمونەی زیاتر بێنمەوە، ئەگەر کەسێک بۆ ماوەی 10 ساڵ جگەرەی کێشا، بەڵام لە ڕۆژێکە نیو پاکەتی کێشا، باڵێن 10 جگەرەی کێشا، ئەمە چیەکەی چۆن حسابەکەین؟ یەک لەسەر دوو زەربی دەکەکەین پاکەت ساڵی ئەمە یەکسانە بە 5. ئەگەر هات و 7 جگەرەی کێشا بوو بۆ نە بە وازەحی ینی ڕێک نەبوو، ئەو کاتە بۆی حەڤەکە بکەین بە پاکەت، حەڤە تەقسیمی 20 دەکەین، چونکە هەر لە پاکەتێکە 20 جگەرەیتیایە، حەڤە تەقسیمی 20 زەربی ژمارەی ساڵەکانی کێشانەکەین. ئەمە ئەگەر گەشتە ڕقم سی، ئەوە پێویستە ئەو کەسە تەمەنی لە 55 زیاتر بوو پێویستە ساڵانە ئەشعەیەکی تەنووری بکات. بێگومان ئەگەر هاتوو شێرپەنجەی سیەکان لە قۆناغەکانی سەرەتایە تەشخیص کرا، لەوانەیە بە نەشتەرگەریەک هەموو شتەکەی لە کۆڵ بێتەوە و حەل بێت. بەڵام ئەگەر ئەمە وازی لێ هێنرا، کەسەکە بە نیشانەکانە چوو بۆ نەخۆشخانە و ئەو کاتە پێویستی کرە شعی تەنووری بۆ بکرێ، لە زۆربەی بارەکانە ئەم حاڵەتە لەدەست دەرچووە و کەسەکە زەحمەتە سوود لە نەخۆشخانە و لە چارەسەرەکان ببینێ. لە هەمان کاتە ئەگەر کەسێک مەترسی شێرپەنجەی زیاتری هەبوو، بۆ نمونە لە خێزانەکەی یەکێکیکە تووشی شێرپەنجە بووە، یان بۆ نمونە هۆکاری تر هەیە بۆی تووشی شێرپەنجە بێ، وەک کارکردن لە شوێناستیارەکانی وەکو معمەلی گەچ و چیمەنت و ئەوانە، ئەم کەسە ئەگەر پاکەت ساڵەکەی گەشتە 20 بێ ساڵانە بیکات. بە شێوەیەکی گشتی نیشانەکان لە ڕەگەز بەبێ ڕەگەزیش و بەپێی تەمەنیش جیازێکی ئۆتۆی نییە. نیشانە سەرەکیەکان بریتین لە کۆکە، بریتین لە بەڵغەم، بریتین لە بەڵغەمی خوێناوی، بریتین لە دابەزینی وەزنی کێشی کەسەکە و کەمی ئیشتیهاش هەندێک جارێکەکە لە نیشانەکان، بەڵام بە شێوەیەکی سەرەکی نیشانەکان بریتین لە تەنگەنەفەسی و کۆکە و بەڵخەمی خوێناوی. نێرگەلە و جگەرە کێشان بە هەمان شێوە هۆکاری سەرەکین بۆ توشبوون بە شێرپەنجەی سیەکان، بەڵام ئەو بزانە کە لێنەرگەلە هەندێک جار ماوادەکان گۆڕانکاریان زۆر بەسەرایەت، لە هەندێک لە نێرگەلەکانە کاریگەریەکە زۆرترە، لە هەندێکیانە کەمترە، بەپێی ئەو ماوادانەی بەکارەهێنرێ. بەڵام ئەوەی کە زۆر تەرکیزی لەسەر لە مەسەلەی شێرپەنجەی سیەکانە بریتین لە جگەرە کێشان. بەڕاستی جگەرە کێشان بڕاوەتەوە کە هۆکاری سەرەکی و بنچینەیە لە توشبوون بە نەخۆشی شێرپەنجەی سیەکانە. بەدەر لە جگەرە کێشان هۆکاری تر هەن کە مەترسی توشبوون بە شێرپەنجەی سیەکان زیاکە، لەوانە پیسبوونی ژینگە بە هۆکارێکی سەرەکی شێرپەنجەی سیەکان دانرێ، هۆکاری بۆ ماوەیش لە پشت ئەم بابەتەوە هەیە.
هەندێک کەس بۆ ماوەیانە زیاتر معڕەزە بۆی کە تووشی شێرپەنجەی سیەکان بێ وەک لە هەندێکی تر. ئەوە سلمێنراوە کە ئەو ئەشیعە ڕەش و سپی سادەیی کە بۆ سنگ بەکاریە ئەمە ناتوانێت پێشوەختانە توشبوون بە شێرپەنجە دیاری بکات. بۆ ئەوی بتوانین پێشوەخت دیاری بکەین پێویستە ئەشیعەی تەنووری تایبەت بۆ ئەو بگیرێت. ئەو ئەشیعە تەنووریانە لە قۆناغە هەرە سەرەتایەکانی توشبوون بە شێرپەنجەیە ئەتوان پێمان بڵێن کە ئەمە شێرپەنجەیە وەلەو کاتەیە کەسەکە چانسێکی یەکجار زۆری هەیە بۆ ئەوی کە چارەسەرەکان بە یەکجاری نەخۆشەکە بنبڕ بکەن.